جوانترین و گەرموگەشتین سلااوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لە خزمەتتاندان بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ڕۆژی چوارشەممە. سەرەتا کورتەی گرنگترین هەواڵەکان. برینداربوونی دوو کۆڵبەر لە سنوورەکانی بانە و مەریوان، ماڵاوایی لە ژیانی باوکی پێشمەرگەیەکی گیان بەخکردووی کۆمەڵا لە تەنگیسەر، دەست بەسەرکردنی چەندین شارۆمەندی کورد لە شاری مێردینی باکووری کوردستان، کوژرانی دووژن لەلایەن هاوسەرەکانیانەوە لە تەورێز و ئیسفەهان، کوژران و برینداربوونی 6 سوختبەر لە بەندەر عەباس و دەشتیاری و ناڕزایەتی کێشاوەرزانی ئەوروپایی لە بروکسێل. درێژە هەواڵەکان. برینداربوونی دوو کۆڵبەر لە سنوورەکانی بانە و مەریوان. ڕۆژی سێشەممە 15 جۆزەردان دوو کۆڵبەر بە ناوەکانی پەرویز قادری تەمان 29 ساڵ و خەڵکی سەقز، هەروەها سەلاح پاشنا و نادیار و خەڵکی سنە لە سنوورەکانی بانە و مەریوان بە تاقەی هێزەکانی ڕژیم بریندارکران. بەپێی راپۆرتی کۆڵبەر نیوز، پەرویز قادری لە کاتی کۆڵبەری لە سنووری هەنگەژاڵی بانە کەوتە بۆسەی هێزەکانی ڕژیم و ڕاستەوخۆ تەقەی لێکراوە. لە ئەنجامی دەستڕێژی گولەی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی ئەو کۆڵبەرە بە سەختی بریندار و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکانی شاری سنەکراوە. لەلایەکی دیکەوە کۆڵبەرێکی خەڵکی گوندی هاڵۆژانی سەر بە شاری مەریوان بە ناوی سەلاح لە کاتی کۆڵبەری لە سنووری ئەو شارە تەقەی لێکرا و ئێستا لە نەخۆشخانەی شاری مەریوان لەژێر چاودێری پزیشکیدایە. بێبەشکردنی کەماڵ لوتفی لە مافە سەرەتاییەکانی لە زیندانی کامیەران. کەماڵ لوتفی باوکی گیان بەخکردووی شۆڕشی ژینا ڕەزا لوتفی کە سزای 5 ساڵ زیندانی بەسەردا سەپێنراوە لە مافە سەرەتاییەکانی وەکو پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ بنەماڵە، چاوپێکەوتن لەگەڵ کەسوکار و دەسڕاگەیشتن بە پارێزەر بێبەش کراوە. ئەو باوکە دادخوازە لەلایەن لەقی سەودووی دادگای ئینقلابی دێولانەوە بە 5 ساڵ زیندان مەحکوم کرا و 2 ساڵی بۆ جێبەجێ دەکرێت. کەماڵ لوتفی ماوەیەک لەوە بەردەست بەسەر و بۆ گرتوخانەی ئیتلاعاتی قوروە ڕاگوێزرا و پاش لێپرسینەوە ڕەوانەی زیندانی کامیەران کرا. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ ئیدارەی ئیتلاعاتی ڕژیم ڕێگەی لە ئازادی کاتی کەماڵ لوتفی گرتووە و بەهۆی توشبوونی بە نەخۆشی پێستی بنەماڵەکەی نیگەرانی دۆخی تەندروستی ناوبراون. ماڵاوایی لە ژیانی باوکی پێشمەرگەیەکی گیان بەخکردووی کۆمەڵا لە تەنگیسەر. بەپێی هەواڵی گەیشتوو ڕۆژی سێشەممە 15 جۆزەردان، کاک حەکیم مەجیدی باوکی پێشمەرگەیەکی گیان بەخکردووی ڕێزەکانی کۆمەڵا بە ناوی تەیب مەجیدی لە تەمەنی 96 ساڵیدا ماڵاوایی لە ژیان کرد. کاک حەکیم مەجیدی کەسایەتێکی خۆشناوی ناوچەی ژاوەرە و ئاوایی تەنگیسەر بوو و ڕۆژی ڕابردوو مەراسمی پرسە و سەرخۆشیەکەی بە بەشداری بەرینی خاڵگە بەڕێوەچوو. یادی ئازیزی کاک مەجید و ڕۆڵە فیداکارەکەی و هەموو گیان بەخکردوانی ڕێگەی ئازادی و بەرابەری بەرز و بەڕێز بێ. لەلایەن کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێرانەوە سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵە و خەڵکی شۆڕژگێڕی ناوچەی ژاوەرۆ دەکەین و خۆمان بە شەریکی خەمیان دەزانین. دەست بەسەرکردنی چەندین شارۆمەندی کورد لە شاری مێردینی باکووری کوردستان. بەیانی ڕۆژی سێشەممە 15 جۆزەردان هێزەکانی پۆلیسی تورکیا هێرشیان کرد سەر ماڵی شارۆمەندانی کورد لە شاری مێردین و چەند کەسیان دەست بەسەر کرد. بەپێی راپۆرتەکان هێزەکانی پۆلیسی تورکیا بە شێوەیەکی وەحشیانە هێرشیان کرد سەریان و هەڵیان کوتایە سەر ماڵی شارۆمەندانی کورد لە ناوچەکانی ئارتۆکلۆ و قۆسەرەی سەر بە پارێزگای مێردین و چەند کەسیان دەست بەسەر کردووە. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ، هێزە سەرکوتگەرەکانی دەوڵەتی تورک بنەماڵەی ئەو بەندکراوانەیان داوەتە بەر لێدان و ژنێکی دووگیان بە سەختی بریندار و جەستەی چەند کەس لە چەند لاوە شکاوە. کوژرانی هاوڵاتیەکی خەڵکی گەچساران بە تەقەی هێزەکانی ڕژیم لە ڕۆژانی ڕابردوودا شارۆمەندێکی خەڵکی پارێزگای کۆکیریەوە بۆی ڕەحمەل بە ناوی حوسێن سادقی لە جادەی نێوان یاسووج بۆ بروجێن بە تەقەی هێزەکانی ڕژیم گیانی بەخت. بەپێی زانیاریەکان ڕۆژی شەممە 12 جۆزەردان هێزەکانی ڕژیم لە دووڕێیانی یاسووج بروجێن ئۆتۆمبیلی حوسێن سادقیان بە بیانووی هەڵگرتنی کاڵای قاچاغ داوەتە بەر دەستڕێژی گولە و ئۆتۆمبیلی ئەو شارۆمەندە لەگەڵ بارهەڵگرێکدا بەریەک کەوتون. لە ئەنجامی ئەو ڕووداوەدا حوسێن دەست بەجێ گیانی لەدەستداوە. کوژرانی دووژن لەلایەن هاوسەرەکانیانەوە لە تەورێز و ئیسفەهان.
ڕۆژی سێشەممە 15 جۆزەردان دوو ژن لە شارەکانی تەورێز و نەزەرابادی ئیسفەهان لەلایەن هاوسەرەکانیانەوە بە بیانووی کێشەی خێزانی کوژراون. بەپێی راپۆرتەکان پیاوێکی تەمەن 34 ساڵ لە شاری نەزەرابادی ئیسفەهان بە بیانووی کێشەی خێزانی هاوژینەکەی کوشتووە و دواتر لەلایەن پۆلیسەوە دەست بەسەر و ڕەوانەی زیندان کراوە. لەلایەکی دیکەوە پیاوێکی 50 ساڵ تەمەنی خەڵکی تەورێز هاوژینەکەی بە کابل خنکاندووە و لە کاتی هەڵاتندا لەلایەن پۆلیسەوە دەست بەسەر کراوە. شانی باسە کە لەژێر سایە دەسەڵاتی کۆنەپەرستی کۆماری ئیسلامیدا دیاردەی ژن کوژی ڕۆژ لە دوای ڕۆژ پەرە دەسێنێت و تاوانباران ڕوبەڕووی سزای قورس نابنەوە. دەستبەسەرکردنی وەرگێرێک و ویراستارێک لە شاری ئەردەبیل. ڕۆژی سێشەممە 15 جۆزەردان وەرگێرێک و ویراستارێکی خەڵکی شاری ئەردەبیل بە ناوی حوسەین شەنبەزادە لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کرا. پەیجی تایبەتی حوسەین شەنبەزادە پێشتر لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە داخراوە. ڕۆژی سێشەممە بەهۆی دانانی بابەتی ڕخنەگرانە لە حکوومەت لەلایەن ئیتلاعاتی سوپای پاسدارانەوە لە شاری ئەردەبیل دەست بەسەر کراوە. ناوبراو پێشتر و لە شۆڕشی ساڵی 98 هەتاویش دەست بەسەر و بە 3 ساڵ و 6 مانگ زیندان مەحکوم کرابوو. کوژران و برینداربوونی 6 سوختبەر لە بەندەر عەباس و دەشتیاری. شەوی سێشەممە 15 جۆزەردان 4 سوختبەر لەوانە مێرمەنداڵێک بە تەقەی ڕاستەوخۆ و ڕووداوی هاتۆچۆ لە بەندەر عەباس و دەشتیاری گیانیان لەدەستا و 2 سوختبەری دیکە بریندار بوون. بەپێی راپۆرتی حالڤەش شەوی سێشەممە هێزەکانی ڕژیم لە محوەری بەندەر عەباس ڕاستەوخۆ تەقەیان لە ئۆتۆمبیلی سوختبەرێک کردووە و لە ئەنجامی ئەو هێرشەدا ئۆتۆمبیلەکە ئاگری گرتووە و 2 سوختبەر لە نێو ئاگردا سوتاون. لەلایەکی دیکەوە بەهۆی پێکدادانی 2 ئۆتۆمبیل لە شارستانی دەشتیاری 2 سوختبەر بە ناوەکانی ڕێزوان دەهانی تەمان 11 ساڵ و واجد پاشنا و نادیار گیانیان لەدەستا و 2 کەسی دیکەش بە ناوەکانی شوعیب دەهانی و محەممەد پاشنا و نادیار بە سەختی بریندار بوون. سەپاندنی گەمارۆ بەسەر کۆماری ئیسلامی لەلایەن ئەمریکا. وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕۆژی سێشەممە 15 جۆزەردان 4 ناوەند و کەسایەتیەکی سەر بە کۆماری ئیسلامی خستە نێو لیستی گەمارۆکانیەوە. بەپێی ڕاگەیاندنی وەزارەتی دەرەوەی ئەمریکا 4 ناوەندی کۆماری ئیسلامی بەهۆی پەیوەندیان لەگەڵ شرکەتی ڕایان ڕۆژد ئەفزار و بەرپرسێکی سەنعەتی ئاسمانی ڕژیم بە تۆمەتی هەناردەکردنی پەهباد بۆ رووسیا تەحریم کراون. پێشتر یەکێتی ئەوروپاش محەممەد ڕەزا ئاشتیانی وەزیری بەرگری و ئیسماعیل قاعانی فەرماندەی سپای قودسی خستبووە نییە و لیستی گەمارۆکانیەوە. ناڕزایەتی کشاوەرزانی ئەوروپایی لە بروکسێل. ڕۆژی سێشەممە 15 جۆزەردان و 2 ڕۆژ پێش دەستپێکی هەڵبژاردننی پارلەمانی یەکێتی ئەوروپا کێشاوەرزانی ناڕازی لە شاری بروکسێلی بلژیک خۆپیشاندانیان کرد. بەپێی راپۆرتەکان سەدان کشاوەرز بە تراکتۆرەکانیانەوە لە چەند وڵاتانی ئەوروپایی خۆیان گەیاندووەتە بەردەم پارلەمانی ئەوروپا و لەوەیە خۆپیشاندانیان کردووە. کێشاوەرزان خوازیاری قەدەغەی هاوردەکردنی بەرهەمی کشت و کاڵی دەرەکی، پێدانی پشکی سوتەمەنی، زیادکردنی حەقدەست و کەمکردنەوەی باجی ساڵانە بوو. دو هەواڵمان سەبارەتە بە گیان لە دەستانی 5 کەس بەهۆی هاتنی لافاو لە ئاڵمان. بەهۆی بارینی لێژمەیی بارانی ڕۆژانی ڕابردوو لە ئاڵمان 5 کەس لە ایالەتەکانی باواریا و بادێن فۆرتێنبێرگ گیانیان لەدەستاوە. بەوتەی هێزەکانی فریاگوزاری خێرای ئاڵمان 3 کەس لە قوربانیان لە ژێرزەمینی ماڵەکانیان گیانیان لەدەستاوە و 2 کەسی دیکەش لە نێو ئۆتۆمبیلدا خنکاون. ئۆلاف شۆڵتێس سەرۆکوەزیرانی ئاڵمان لە وتارێکدا ئاماژەی بە گۆڕانکاریەکانی کەشوهەوا و زەرورەتی بەرەنگاربوونەوە لەگەڵ ڕووداوە سروشتیەکان کرد و ڕایگەیان هەرچەند لە ساڵانی ڕابردووشدا لافاو قوربانی لێ ئەکەوتەوە، بەڵام ئێستا ناتوانین گرنگی بابەتی ڕێگری لە گۆڕانکاریەکانی کەشوهەوا پشتگوێ بخەین. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا، کاتێکی شاد بۆ هەموو لایتان.